ئەمڕۆ نۆی یەکە تاوەکو ئێستەی کە من قسە لەسەر گەڵ ئێواکەم یا قسە بۆ خەڵکی کوردستانەکەم $1 داهاتی ناوخۆی نە سلێمانی نە هەولێر نە دهۆک نەگەڕاوەتەوە بۆ تەمویلی موچە ئەوەی کە تا ئێستا موچەی پێدراوە تا دوێنێ نزیکەی 380 ملیار بووە بەبێ پەروەردە و پەروەردە شێچێتە سەر ئەمە تەنیا لە داهاتی نەوت بووە کە لە بەرمیلێ نەوت $27 گەڕاوەتەوە بۆ خەزێنەی گشتی ئەو موچەی پێدراوە هیچ منطقێک لەوان نییە تاوەکو ئێستا داهاتی ناوخۆ نەگەڕابێتەوە سەرباری ئەوەش ئەمڕۆ بڕیارە لە وەزارەتی داراییەوە نووسراو بکرێ بۆ تەمویلی داهات بۆ ئەوەی بگەڕێتەوە لە کاتێکا دەبوو ئۆتۆماتیکیەن داهات هەمووی بگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت بە پێی نووسراوەکە کە ئەمڕۆ ئەبێ بکرێت داهاتی سلێمانی بۆ تەمویلی موچە 7 ملیار و 521 میلیۆنە لە کاتێکا مانگی پێشوو تەنیا داهاتی کارەبای سلێمانی 73 ملیار دینار بووە داهاتی مانگێکی باشماخ و پەروێزخان نزیکەی 47 ملیار دینار بووە ئەمە جگەلەوەی بۆ هەولێر و دهۆکیش کە کتاب کراوە 93 ملیار و 479 ملیار واتە هەموو هەولێر و دهۆک بە 93 ملیار دینار تەمویلی موچە بکەم لە کاتێکا بەس داهاتی برایم خەلیل و حاجی وەمەران ئەوەی گەڕاوەتەوە 110 ملیار بوو ڕخنەکەی ئێمە ئەوەیە کە لەم وڵاتە داهات بە دوو ئیدارەی دابەش کراوە داهات ئەوە نییە چەنە بگەڕێتەوە ئەمە بەڵگەیەکی ڕوونەکە ئەی خەمە ڕوو ئەڵێ تۆ 7 ملیار بدە منش 93 ملیارە دەم بۆ تەمویلی موچە نەوەکو کۆی داهات بگەڕێتەوە ئەمە وای کردووە کە ئێستا دەی مانگ بێت بەش نیوە زیاتری دام و دەستگاکانی حکوومەت موچەی مانگی 12یان وەرنەگرتووە بۆیە بە دڵنیاییەوەڵێم ئەگەر داهاتی ناوخۆ بە ڕێکوپێکی و بە سنتەر کۆ بکرێتەوە کۆتایی بەم دوو ئیدارەی و بێ ئیدارەیە بنرێ ئەتوانێت تا ڕادەیە کێشەی موچە بەبێ بەغداد شارەسەر بکێ بەڵام بەداخەوە شتێک نییە لە هەرێمی کوردستان ناوی وەزارەتی دارایی بێ داهاتی سلێمانی بۆ موچەی سلێمانی تاوکاریەکەی واتە جگە لە پارەی بەخاو ئەو $27 نەوت فرۆشەکانی سلێمانی لە پارەی سلێمانی دەرمانی سلێمانی لە دەرمانی سلێمانی نەسرەی جەتیرۆر و هێزی هەفتا و دەستگا ئەمنی و هەموو دەستگاکانی تر لە داهاتی باج و ڕسومی سلێمانی هی هەولێر و دۆکیش بە هەمان شێوە هەمووی لە داهاتی خۆی بێ کەواتەی تر خەڵکیشی بە وەزارەتی دارایی ئەم پێوەرە فەشەلی هێناوە وەزارەت خۆیان پێوەری ئاوەڵێن زووە حکم لەسەر پێوەری کارەبا بترێت چکە هێشتا تەواو نەبووە وەزارەت خۆیان نەزانن داهات کەمی کردووە زەخت لەسەر خەڵک زیایی کردووە پێوەرەکان خەڵەتە خوێندرێتەوە و ئەمانە پێوەری زیرەک نین